سڵاوتان لەبێ و خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی میوانی ڕەمەزان هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز ئەمڕۆژ بەردەوامە بین خێزانێکی تر بەسەرەکەینەوە بەڵام دەستپێکی ئەمڕۆمان ئەچینە لای لیژنە بزانین ئەوان کام خێزانیان بۆمان دەست نیشان کردو و چۆن ئامادەکاریان کردو لەگەڵمان بن بە بزانین لیژنەکە چیمان پێڵێن. سڵاوتان لەبێ کاک فواد ئەمڕۆ کێتان بۆمان ئامادە کردووە تۆزێ زانیاریم پێ بدە ئامادەکاریەکەی ئەمڕۆچی مایکەکە با لای تۆ بێت. ئێستا ئەمڕۆکە هاوژینە بەخێر بێن. سپاس بەس مایکەکە نزیکەوە. بەخێر بێن هاوژین فایقە ماڵی لە شۆرجەیە و ئەکری ئێستا پێداویستەکانی بەڵێ هەموو شتەکانمان بۆ هێنداناوە. مناڵی هەیە؟ بەڵێ مناڵیشی هەیە مناڵی بچووکیشی هەیە. زۆر باشە کاتە چی و چیتان بۆیان ئامادە کردووە؟ وڵی حەسەب ئەوانەی کە لامان هەیە تەلەڤیزیۆنمان بۆیان دانەوە تەباغ و بەڕاد و سەلەی خۆراک لەبەروی عایلێکی زۆرن دوو سەلەمان بۆیان داناوە سەلەی پاکەڕۆژ هەر دوو دانەمان بۆیان داناوە لەبەرەوەی مناڵی زۆرە و چەرەزاتیشمان بۆ دانا و مەبلەغێکی پارێ و هەموو بەردەشمان بۆیان دانا. باشە دەستان خۆش بێ. پەیوەندیتان پێیان کردووە کە ئێمە دێنیان ئێستا بۆیانەکەی؟ حەزەکە ئێستا بۆیانەکەم پێوە پێشتر پەیوەندی پێکراوە دیان ئامادە بینن ئەڵاسم ڕۆکە گەریانەکەی. زۆر باشە گەر پەیوەندی پێوە بکەی بۆی ئێمەش گوێمان لێ بە بزانین چیاڵێ. ئەلو چۆنی خانم؟ باشی هاوژین خانی؟ هاوژین خانی ئێمە ستافی کەناڵی ئاسمانی کەرکووکین ئەمانەوێ ئێستا بێنە میواندایەتی بکەین لە ماڵن باش ئێستا دین باشە؟ باش دیاڵە خۆحافیز. دەست خۆش. کاک فواد ڕۆژانە لیژنەکە چەند ماڵ بەسەرەکەنەوە؟ وڵی حەسەب لیژنەکەیە کاک ئەرکان و کاک سەباح ئەوانە بەیشەکە هەڵەسن و مۆبایلانی کەلامانە و ڕقەمانە و هینانە ئاماژەی پێکەن ئەوانە چنە ماڵەکان ئەمڕۆکە نازانم چوار ماڵیان هەر حەسەب ڕۆژەکە ڕۆژەیە چوار ماڵ پێنج ماڵەکەن. باشە یەک شتی تر ئەمە بپرسم جاری وهەیە کە ئەچینە میوانداری ئەو خێزانانە ئەکەین دوای ئەوە خەڵک ئێوێ کۆمەکیان بکات چۆن ئەتوان کۆنتاک لەگەڵ ئێوە بکەن تاوەکو کۆمەکی ئەو خێزانە بکەن دوای بەرنامەکە؟ دوای دێن تەلەفۆنەکەن تەلەفۆن بۆ ئیداراکەن یان بۆ خۆی سەردانی ئیداراکەن دێن لامان عنوانەکانیان دێنی و ئەچن خێرەکە خۆیان. ینی لە دوای بەرنامەکەش هاوکاریکردن هەر بەردەوام ببێ خەڵک لە ڕێگەی ئێوە. زۆر باشە دەست خۆش کاک فواد هەر لەش ساخ بن. بەڵێ بەڕێزان ئێمە بەڕێیەکەوین ئەچین بۆ ماڵی هاوژین خان لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزان ئێستا ئێمە لە بەردەرگای ماڵی هاوژین خانین لە گەڕێکی شۆڕجێ شاری کەرکووک بەرلەوەی ئێمە بین بۆ بەرنامەکە لیژنە پەیوەندی پێیانەوە کردووە و ئەوان ئامادەن کە میوانداریەکەی ئێمە بکەن بۆیە ئێمە پێکەوەڕۆین لە دەرگانە دەین و بزانین ژیانیان چۆنە. سڵاو چۆنی گوڵە جوان ناو چییە تۆ؟ مەڕوە دایکت لە ماڵە؟ دە باشە بانگیکە وەرە ناو چییە تۆ؟ نالیا. نالیا؟ ئەفەرم. خاتونگیان چۆنی؟ باشی تۆ سپاس میوانتانەوێ؟ زۆر سپاس وەرە. هاوژین خان سپاس کە میوانداریکی ئێمەتان قبوڵ کرد. سەلامەت بێ خۆشحاڵ بووم بە هاتنتان سەردانتانم کرد بە بەرنامەی نێرگێز بەبەر نەبوونی و نەدارەی ئیمکاناتمان هیچ نییە 6 سەرخێزانین مناڵان و گشتی وردە هیچ ئیمکاناتێکشمان نییە کارتان ئاسان کە یاڕبی. پێشتر بەرنامەکەتانە بینی؟ وەڵام بینی و خەڵکش زۆر پێمێ گوت بڕۆ بۆ بەرنامەی نێرگێز تی زۆر لە ڕوون نایە دوای وتم با بڕۆین هەر چۆنێمێ باشترێکە هاوکاریەکمان نەرە. خۆتان هاتن یان بە خەڵکی ترتان خۆم هاتمەوە لەگەڵ دوو ئافرەتی ترات قەشێکە دەست خۆش بێ. سەلام باشە وتت
چەند مناڵتان هەیە؟ وەڵام 4 منداڵم هەیە. 4 مناڵتێ تەمەن درێژ بن یەخۆ. سەلامەت بێ. باوکیان لە ژیانایەوەیە؟ بەڵێ. زۆر باشە. باش تەمەن درێژ بن هەر بەختەوەر بن. سەلام. ساڵە هاوسەرگیریتان کردووە؟ 9 ساڵە. 9 ساڵە. زۆر باشە. خانووەکەی خۆتانە؟ وەڵا بەڵێن خۆمانە خێرخواز بۆمانی کردو. خێرخواز بەتان دروست کرد. تازەیان کۆن؟ وەڵا لە 16 ئۆکتۆبەرە بۆمانی کرد. زۆر باشە. هەر لە کرێتی بوومە تاو کات. دەستیان خۆش بەنینیان زۆر بەتیاخوا. هاوسەرەکە چ کارەکە؟ وەڵای ماتۆرێکی پێیە ئیترەوە ئاسنە کۆن و شتانە کۆنە کۆکاتەوە ئەی فرۆشێ. بەژوا 10,000 5,000 هەر ئەوەندا. باشەوە بەشی بژێوی ژیانتانەکات؟ وەڵای تر مەجبورین ڕایکێشینەوە بۆ بەشکردن بەش ناگات. 3 مناڵم شیریانەیە دایبیانەوە مەسرەف قورسە هەر ئەوەندە لەتوانێت خۆشی تەواو نێشانی و قاچی هەموویستم کەشانی دەرچووە. بۆچی؟ لە ماتۆڕ وەرگەرە. لە ماتۆڕ وەرگەرە. ئەتوانێت ئیش بکات؟ وەڵا ئیش قورس ناتوانێت بکات. ناتوانێت. ئەی بە بەردەوامی هەموو ڕۆژ ئەو ئیشە هەیە یان؟ وەڵای جار وایە 2 ڕۆژ جارە 3 ڕۆژ جارێ ئەڕوان ناڕۆڵێن نییە دەسم ناکەوێت. ئەگەر قلق لە بارێ شتی هەوێ ئەیکاو. باشە. ئەی خۆت هیچ دەستڕەنگینیت نییە لە هیچ بوارێک بتوانین لە ماڵەوە چاو لە مناڵەکان بە ئیشیش بکەیت؟ وەڵای خۆم نانمە کرد بەکریا. بەس لە دوای مناڵەی تر دکتۆر مەنعی کردم. تووشی حەساسی و زەخداتم وتی نابێ نانکەی. بەس وتت نەخۆشی تریش لەگەڵا؟ بەس زەخت و حەساسیم. بەس زەخت و حەساسی. ئەی چارەسەر بەکارێنی؟ وەڵا هەر حەب عیلاج بەکارێنە. باشە. ئەی هاوسەرەکەت عیلاجی نییە؟ نەوەڵا لەبەر نەبوونی دکتۆر پێمانی گوت کە بەرەو لە ماتۆڕ وتی پێویستی بە عەمەلیاتە بە 3 ملیۆن. وەڵا نەمان کرد وازمانی ئیمکاناتمان نەبوو. هەروە بە عیلاج و حەبن بوو هەتا ئێستاکان. سا تەقریبەن 2 مانگە وازی لە عیلاج هێناوە. باشە ئەگەری شتێکی تر هەبێت بۆ نمونە لە ماڵەوە بتوانی خەیاتی بکەیت یان؟ وەڵی بۆ خاریشم ناتوانم. زۆر کارگە و شت هەیە چنین و شت ئەدەن بە خەڵک لە ماڵەوە بیکات. تا ئێستا نەمکردووە نازانم. باشە. ئەی مناڵەکان ئەخوێنن؟ ڕاوزە و گەورەیمانە خێنێ ئەویش سەف 3 بوو لەبەر نەبوونی دەرمان کرد. ئەم ساڵ دەرتان کرد؟ بەڵێ. هیچ نەچوو؟ نەحیم ساڵ هیچ نەچوو. یانی بۆچی نەتانتوانین جلی بۆ بکڕن نەتانتوانی پێداویستی بۆ بکڕن یان مەسرەفی ڕۆژانەی؟ وەڵی هەمووی دەفتەر و شت گشتی گرام و جل و بەرێک تر نەمتوانین ئەگەر لەگەڵ مامۆستاکە قسەت بکردا؟ پێیمان گوت مامۆستا چاو لێمان بێ هاوکاری من گوتی من ناتوانم. ناتوانێت بەداخەوە. ئەی ئەمساڵ ناتانەوێت بیگەڕێنەوە؟ وەڵی حەزمان لێ بیگەڕێنەوە ئیمکاناتمان هەبێ بتوانین ئەیگەڕێنینەوە نەشبێ نایگەڕێن. کە خوێندن کراوە قسە بکە لەگەڵ ئێمە بۆی چارەسەر. ئیشەڵا ساڵ ئەوش نەچێتە مەکتەب. زۆر باش. هەردووکیان باش. بەڵام بەو مەرجەی دەریان نەکەی لە خوێندن چونکە ئەوە ینی کچن مستەقبەلیان خوێندنەکەیە. ئەگەر خوێندنەکە نەبێت سبەی ڕۆژ ڕەنگە چارەنووسیان لەی من و تۆ باشتر نەبێت. وایە؟ ئیشەڵا سەرکەوتووە بن. باش. ژیانی ڕۆژانەتان لە ماڵەوە چۆنە؟ بە چ کاتێکان بەسەرە بن؟ هەر دانیشین لە ماڵەوە چی بکەین؟ جاوە هاوسێکان خواردنێن بۆ مناڵەکانم ئەڵێ بۆ خۆتان میخۆن بۆ پارشی و جاروایە بۆ ئێواران شتمان بێنن. یانی ئەگەرەوان نێنن هیچ؟ وەڵای دەوان نەبێ یان چامەسیان بۆکەم یان شۆربای ساوەر یان شۆربای برنجەر ئەوەنە ئیمکاناتم. خوا نەیبڕێ. سەلام. تانی ئەوەش هەیە. باشە. مناڵەکان قەناعەتیان هەیە بۆ شتانەی؟ وەڵای بۆ قەناعەت هەر دایمە گرێڵە دای بۆ خواردن خۆشناوی دای بۆ شت جوانمان بۆ ئێمەش چی بکەم دەسەڵاتم نییە. بەس. هەمووشیان کچن ماشەڵڵا؟ هەر 4 کچە. خۆش دایکی کچ بیت وایە؟ سەلام. وەڵا عەیبی نییە. کچ ڕەحمەتە لە ماڵەوە. هەریکیان بۆ خۆیان نازدارێکن وایە؟ ماشەڵڵا زۆر
تەمەەن درێژ بن یاخوا باشە ئەی لە ماڵەوە چیتان پێویستە؟ وەڵای ماڵەوە وەکو ماڵە بڵێ جێوبانم بەکەلک ناشکاوە خەسالەمان نییە تەواقع شکاومانەیە لەوان شیشدا مناوە تەلەڤیزۆنمان نییە ئەوە تەقریبەن 2 مانگە مناڵەکانم داوای تەلەڤیزۆنەکە تەلەڤیزۆنەکەمان سوتاوە هیچ توانام نەبوو یعنی بۆیان بکڕم و بۆیان دابینکە دەیخوا کەریمە ئەمڕۆ ئێمە بەشێکی زۆری پێداویستەکانتان دابینەکەین دەستان خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ و بەربانگیش لەگەڵ ئێماکەن باشە؟ ئینشاڵڵا دەست زۆر باشە بایکێکم دێ با لەگەڵم بچە جوان قسە بکە تۆ حەزەکەی قسە بکەی؟ چەند مانگە؟ ساڵێکە؟ من درێژ بێت یاخوا تۆ ناو چی بوو؟ نالیا نالیا؟ کێ ناوی نالیا؟ ماریا؟ کێ ناوی نایی؟ دایکە؟ من درێژ بیت تۆ ئەتەوێ بچی بۆ باخچە؟ حەزەکەی؟ باشە ڕۆژانە چیەکەی یاریەکەی؟ لە گەڕک مناڵ یاری هەیە یاری بکەن و ڕەفیقت بن؟ باشە زۆر باشە حەزەکەی ئەمڕۆ چ خواردنێک بخۆین بەیەکەوە؟ پیزا چی؟ پیزا پیزا؟ باشە ئەی بڕۆین بۆ یاری؟ باشە چین بۆ یاریش سواری ئەم یاریەکانە بین پێکەوە یاریەکەین باش؟ باشە؟ ئەی تۆ گوڵە جوان تۆ ناو چییە؟ مەڕوە حەزەکەی بچیتەوە بەرخوێندن؟ زۆر؟ باشە حەز لە چیترە؟ حەزەکەی لە داهاتوو ببی بە چی؟ بە مامۆستا ببی بە مامۆستا؟ خێری ئافەرن یارمەتی دادەی لە ماڵەوە؟ ئیشی چییە زانی؟ وڵا قاپە شۆم ئەم ناوە گردەکەمەوە حەوشا شۆم بەرنەو قاپێ شۆم ئافەرن کچی گەورەی ماڵە تەمەەن درێژ بێ ئەی لەگەڵ خوشکەکانت؟ خوشکەکان یاریان لەگەڵەکە چ جۆرە یاریەکەکە؟ یاری وڵا سێ لە ئابەمان هەیە یاری لەگەڵەوانە یاری پێکەین باشە شەڕ ناکە؟ نە زۆر باشە تەمەەن درێژ بن یاخوا بیدە ئەو کچە جوانەی تر چۆنی؟ ئەوە قسە ناکەی ئەمە لەگەڵەوە دوانەنی؟ زۆر لە یەکە چن زۆر تەمەنیشیان نزیکیە تەمەەن درێژ بن قسە ناکەی تۆ؟ یاڵە بزانم قسەم بۆ بکە وەرە ببە بە خوشکی من ئەتبەم بۆ ماڵی خۆمان باش؟ وەڵا قسە ناکە باشە دەست خۆش خاتون گیان ئێمە ئەمڕۆ کۆمەڵە دیاریمان بۆتان هێناوە پێشکەشی ئێوەیەکەین بە هیوام پێداویستەکانتان پێپڕ ببێتەوە پاشانیش بەسەر ئیزنی ئێوە مناڵەکان ئەبین بۆ یاری باشە دواتر ئەگەڕێنەوە بەربانگ لەگەڵ ئێوە بکەین لە هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین بێهیوانین بۆی هەمانە سوپاسگوزارین هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بین
بەڵێ بەڕێزان بەشێکی تری بەرنمەکە پێدانی ئەو دیاریانە بێت کە کۆمپانیاکان لە ڕێگای بەرنامەی میوانی ڕەمەزانەوە پێشکەشێم خێزانە بەڕێزەی ئەەکەن. گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە پرۆژەی گاردنس بۆم خێزانە بەڕێزە بە پێدانی موبەریدەیەک بەشدارە دەستیان خۆش بێت، نمونەیان زۆر بێ، هەموو ساڵێک کۆمەکی بەرنامەکە ئەکەن و هەروەها کۆمپانیای هێمن بە پێدانی تەلەڤیزۆنێک بۆم خێزانە بەشدارە دەستیان خۆش بێت، نمونەیان زۆر بێ. خێرخوای زێکی تر تەباخێک و ڕادێکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە و ناشەوێ ئاماژە بە ناوی بکەین دەستی خۆش بێ، نمونەی زۆر بێ. و هەروەها کۆمپانیای تینۆس کارتۆنێکی گەورە پاکشکەرەوەی زۆر تایبەتی بۆم خێزانە بەڕێزە ناردووە کە زۆر پێویستە و دڵنیاشم استفادەی لێەکەن دەستی کۆمپانیای تینۆس خۆش بێت. و هەروەها بەڕێوەبەراتی ئەو قاتی کەرکووک سەلەیەکی گەورە خۆراکیان بۆم خێزانە ناردووە کە زۆر پێداویستی باشی تێدایە. ڕێکخراوی لانەتوار ئەمانش کارتۆنێک پاکشکەرەوەیان بۆم خێزانە ناردووە کە جۆرەها پاکشکەرەوەی تێدایە. تەواوکەری کۆمپانیای تینۆس ڕەنگە هەندێک پێداویستی لەو کارتۆنە هەبێت لەوە نەبێت، لەمە هەیە لەوە نییە، بۆیە تەواوکەرە و زۆر ئیسفادەی لێەکەن. تایم سنتەرمەڵ ئەوانش سەلەیەکی تر خۆراکیان بۆم خێزانە ناردووە زۆر بەرهەمی باشی تێدایە کە لە ژیان ڕۆژانەی هەموو خێزانێک بەکار ئەهێنرێت و ئیشەڵڵا بتوانن ئیدامەی ئەم مانگە و داهاتووشی پێ بکەن. کیندامێڵ کۆمپانیای یاخود شەریکەی کیندامێڵ شیری بۆ ئەم خێزانە ناردووە چکەوان چەند مناڵێکیان هەیە. جا ڕقم 3 ئەم شیرە لە 6 مانگیەوە تاوەکو 12 ساڵی ئەبێت، بۆیە توان هەر سێ مناڵەکەیان ئیسفادە لەم شیرە بکەن. کینداکسەکەش ئەتوانن وەکو بیکەن بە گیراوە یان بۆ کاستەر بۆ چێک بۆ هەر بابەتێک بەکاری بێن و زۆر پڕ ڤیتامینە بۆ گەشەی مناڵ زۆر باشە. ئەوان باسییان لەوە کرد شیرکڕین زۆر لۆدی بۆ ژیانی ئەوان دروست کردووە، ئەیوان ئیسفادەی لێ بکە. خاتونگیان ئەمڕۆ هیچ نەبێت توانیمان کەمێک لە کێشەکانتان کەم بکەینەوە. چی بۆ خێرخوازاناڵی کە سەپۆرتی بەرنامەکە و ئێوەشەکەن؟ دەستیان خۆش بێ، خێران بنووسێ یاخوا بێتە بەر جەزای قیامەتیان. زۆر سوپاسیانەکەم لێرە دەستخۆشییان لێکم، ئینشەڵڵا خوا جێگەیان بۆ پڕەکاتەوە. زۆر سپاس، دەستان خۆش بێ، زۆر بێعیبە، هەمووی پێویست بوو، زۆر مەمنونتانم. تقریبا 3 مانگ 4 مانگە منداڵم داوای تەلەڤیزۆنەکە ئیمکاناتمان نەبووە. دەستان خۆش بێ، زۆر مەمنونتم. تەباغەکەشمان عینەن شکاوە بە لێک نایە، هەر پێویستیم پێ بوو، ئیمکاناتی شیرکڕینشم نەبوو. دەستان خۆش بێ، زۆر مەمنونتان. زۆریانەکە زۆر سپاس، دەستان خۆش بێ، خێرتان بنووسێ و ئیسفادەی لێ بکەن. بەڕاتان هەبوو؟ نەوەڵا دەستان خۆش بێ، ئەوش پێویست بوو نەمابوو. چەرەزیشی تایە دەستان خۆش بۆ جەژن چەرەز و شت نەکڕن. دەستان خۆش بێ، زۆر مەمنون. خۆش بێت. مناڵەکان ئامادەکە ئەم بین بۆ یاری باشە؟ باشە، دەستان خۆش بێ، زۆر مەمنون، خێرتان بنووسێ. دەست خۆش، سپاس بۆ ئێوەش دووبارە. بەڵێ بەڕێزان ئێمە لەگەڵ مناڵەکانە چینە تایم سنتەرمۆڵ لەوێ کاتێکی تایبەت بەسەر بین و بۆ بەربانگ ئەگەڕێینەوە ماڵ.
بەڵێ بەڕێزان ئێرە کەرکووکە و شارەکەمان پڕە لە بەرهەمی سروشتی نەوت غاز هەموو بەرهەمە نەوتیەکان و هەروەها خاکەکەمان زۆر بە پیتە لە ڕووی کوشتتوکاڵەوە هەمیشە لە پێشەوەی هەموو وڵاتان و شارەکانی ترین و لە ڕووی بەرهەمی دانەوێڵەوە بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە تا ئێستا خەڵکی ئەم شارە نەیتوانی لە بەرهەمەکانیان سوودمەند بێت یاخود لە ئەو سامانە سروشتەی کە لە وڵاتەکەمان هەیە سوودمەند بێت هەمیشە خەڵکەکەی لەژێر هێڵی هەژاریەوە ئەوەی کە سەرنجی ڕاکێشام لەم ستۆریە و بەسەرکردنەوەی ئەم خێزانە بوو لەگەڵ ئەوەدا نێوان ئەم بیرە غازانە و لەگەڵ ئەو خێزانەی کە بەسەریانمان کردوێتەوە چەند مەترێک هەیە بەداخەوە بۆنی ناخۆش و هەروەها دەنگی ناخۆش و تەپ و دووکەڵی کارگەنەوتەکان بۆ خەڵکەکەی و بەرهەمەکەشی تا ئێستا خەڵکەکەی لێ سوودمەند نییە بە هیوام ڕۆژێکدا بێت خەڵکەکەی بەر لە دەسەڵاتدارانی ئەم شارە لەو سامانە سروشتەی وڵاتەکەمان سوودمەند بن. بەڵێ بەڕێزان دوایین بەشی بەرنامەکە بەربانکردنە بێت لەگەڵم خێزانە بەڕێزە و کەمیشە ماڵی باوکم چەشتخانەی ماڵی باوکم خوانێکی تایبەتیان بۆم خێزانە تایبەتە ڕێخستووە لەگەڵ بەربانگەکەین بە هێوان خواردنەکان یان بەدڵ بێ خاتوین خواردنەکانتان بەدڵە دەستان خۆش بێ زۆر بێعیبە و سوپاستانەکەم و ماڵتاناوە بێ باشەوە زان پیزاشیان هێنا بوو پیزاکان بێن بۆ مناڵەکان ڕۆماین لەو دیدادان زۆر باشە زیاتر مناڵەکان حەزیان لە چییە؟ وەکو چی؟ لە خواردن لە خواوەڵە حەزیان بە پیرزایە و با بریانی و مایکە کەتێک تۆز نزیکەوە زەحمەت نەبێت بە پیرزیا و بە بریانی زۆر حەزیان لێ باشە ئەوە جۆرەها خواردنیان داناوە بە هیوام ببێتە سەحەتێکی باش بۆتان دەستان خۆش بێ و زۆریتر هەیە زۆر سوپاستانەکەم و دەستان خۆش بێ و بە زیادەوکردتان و ماڵتان خوا لێ ڕازی بێ دەست خۆش اینجا بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم پێم خۆشە ئەم دیاریانەتان پێ بدەم ئەمە خۆی زەرفەکە هی کەساتی کەرکووک مامەڕەزای حاجی فایقە بۆ ئێوەی ناردووە بەڵام هەر ئەمڕۆ کەساتێکی تر بڕێکی پارەی باشی دابوو بە ستافەکەم ئەوەشم تێ کردویانی ئێسامە دوو پارەی تایە باش دەستان خۆش بە خێریان بێنویسێ ئەمەش خێرخوازێکی تر پێیداوی میتاندێنێ خێرت بنووسێ و دەستان لێ بکەن ئێستاوە بڕێکی باشە ئەتوان جل بۆ مناڵەکان بکڕن ئەتوان ئەو کەم و کورتیانەی هەتانە پێی جێبەجێ بکەن باشە دەستان خۆش بێ و ماڵیان ئەوە بێ و خێریان بنووسێ لەگەڵ سوپاس بۆ بەرنامەکەی ئێمەتان قبوڵ کرد زۆر سپاس بۆ بەرنامەکەتان مناڵەکان ئێوە یاریەکانتان بەدڵ بوو
باش هەر لە خۆشی بن دەست خۆشمایکەکەم پێ بدەیتەوە سوپاس دەستی ئێوەش خۆش بێت بەڵە خوشەویستانم بەر لەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێنم دەمەوێت سوپاسی کەسایەتی و کۆمپانیا و بەڕێوەبەرایەتیانە بکەم کە سەپۆرتی بەرنامەکەکان زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئاسۆمامەند کارگێڕی مەکتەبی سیاسی وەروە سوپاس بۆ بەڕێز کاک ڕەوند مەلا مەحموود لێ پرساوی مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووک سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی ئەوقافی کەرکووک و سوپاس بۆ ئەندازیار عەبدولستار بەرزنجی لە دەستەی وەبەرهێنانی کەرکووک سوپاس بۆ دانە بە دانەی ئەو کۆمپانیا و خێرخوازانەی کە بە بەردەوامی سەپۆرتی بەرنامەکەکەن سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم کە ئەم مانگە زۆر لەگەڵ ئێمە ماندوو بوون و بە خواردنە بە چێژ و بەتامەکانیان سفرە و خوانی و خێزانانە ئەڕازێننەوە کە ئێمە چینیان ئەوان دێن لەگەڵ ئێمە بۆ چێشتخانەکە تا ئێوارەیەکی تر و بەربانگێکی تر دێنەوە خزمەتتان خوای گەورە ڕۆژووی هەموو لای قوڵ کات و هەر تەندروست بن.